لە بەغداوە پشتیوانی موچەخۆرانی هەرێم دەستی پێکرد. دەستگای ستاندەر لە هەنگاوێکی ڕێچکەشکێن نزیکەی 50 کەسایەتی دیاری عێراق دەهێنێتە دەنگ. سەرەڕای هەڕەشەکان لە بەغدا بەهۆی موچە ئابروچینێکی دیکەی دەسەڵاتی هەولێرە ئاشکرا دەبێت. دادوەرەکانی دادگای فیدراڵی لە حەج دەگەڕێنەوە و بڕیار لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێم دەدەن. دکتۆر ڕەعەد ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر ڕایگەیاند سوپاس بۆخوا ئەوەی بەسەرۆک کۆمار و چەندین وەزیری پارتی و یەکێتی و 63 پەرلەمانتاری دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لە بەغدا نەکرا. ئێمە توانیمان کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیر و چالاکوانێکی سیاسی عێراقی کە دڵسۆزی کورد و گەلی عێراقن بێنینە سەرخەت و بۆ پشتیوانی موچە. لە بەیاننامەیەکدا 46 کەسایەتی لەبارەی پاراستنی مافی موچەخۆرانی هەرێم داواکاریەکیان ڕاگەیاندووە کە گرنگترینیان بریتین لە یەکەم پشتیوانیکردن لە موچەخۆرانی هەرێم و ئیدانەی نانبڕینی موچەخۆران لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمەوە. دووەم لە جیاتی سزادانی موچەخۆرانی هەرێم پێویستە دەسەڵاتدارانی هەرێم سزا بدرێن بە داخستنی ئەو خاڵە سنووریانەی کە نەوتی قاچاقی هەرێمی لێ دەفرۆشرێ. سێەم داوا دەکەن نەوێنامی نێردەی نەتەوەی گرتووەکان شار بکەنە سەر هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی هەرێم. دەستگای ستاندەر زۆر سپاسی ئەو کەسایەتیانە دەکات کە هەڵوێستەکەیان نواندووە. بەهۆی نەناردنی موچە لە پێش جەژن پارتی قەیس خەزعەلی ئەمینداری هێزی عەسایبی ئەهلی حەق تۆمەتبار کرد بەوەی لە پشت شارکردن بووە لەسەر حکوومەتی عێراق. ئەمەش بەپێی لێدوانی ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق. سەرەڕای ئەو تۆمەتبارکردنە کەچی بەپێی نوێترین زانیاری بنەماڵەی قەیس خەزعەلی بازرگانیان لە هەولێر هەیە. لەم بارەوە دکتۆر محەممەد عەلی عوزێری چاودێر و شارەزای ئابووری ڕایگەیاندووە شێخ لەیس برای قەیس خەزعەلی لە هەولێر بازرگانی یاسن لەگەڵ چەند سەرمایەدارێکی سیاسی دەکات. ناوبراو دەژڵێت لە پرۆژەی گەنجانستی بە بەهای 2 ملیۆن دۆلار ڤێلای هەیە. ناوبراو ئەوەشی وتووە خۆتان ماندی مەکەن، ئێمە ئەوەش لەبیر دەکەین، ئەوانیش هەر بازرگانی خۆیان دەکەن. جێی باسا پێشتر لە هەولێر زەوی بە مالیکیش درا سەرەڕای ئەوەی تۆمەتبار دەکرا بە بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم. گەڕانەوەی حاجیان دەستی پێکردووە و 5 دادوەرەکەی دادگای فیدراڵیش دەگەڕێنەوە. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێن بە ئەگەرێکی زۆرەوە سەرەتای هەفتەی داهاتوو بڕیار لە چارەنووسی موچەی فەرمانبەرانی هەرێم دەدرێت. زیاتر لە 10 ڕۆژ لە مانگی حوزەیران تێپەڕ دەبێت. تا ئێستا موچەی مانگی یاری فەرمانبەرانی هەرێم دابەش نەکراوە. هەر لەسەر ئەم پرسە چەند فەرمانبەرێکی هەرێم سکاڵایان لە دادگای فیدراڵی عێراق تۆمار کردووە، بەڵام بەهۆی تەواو نەبوونی ڕێژەی یاسایی دادوەران بڕیاری لەبارەوە نەدراوە. لەو بارەوە شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی ڕایگەیاندووە گەڕانەوەی حاجیان دەستی پێکردووە. ئەگەرێکی زۆرەوە سەرەتای هەفتەی داهاتوو دادوەران دەگەڕێنەوە و ڕێژەی یاسایی تەواو دەبێت و بڕیار لەبارەی چارەنووسی موچەی فەرمانبەرانی هەرێم دەدرێت.